هەر ئێستا شتێک دەنووسی دەیدەی بەو سەروازە بیبات بۆ سەرۆک داخوازی چاوپێکەوتنێکی خێرا دەکەی هەر لەو داخوازە داوای لێ دەکەی کە ئیزنت بداتێ بە کەفاڵەتی تۆوە من بچمە نێو هەمار کارەکانت بۆ بکەم کاکەگیان من لێرە کارم کۆتایی هاتووە دەتوانم ڕۆ تۆ هەرەوەی بووی کە ئیزنامەتە بوو قەیدی ناکە بڕۆ ئەمڕۆ بە هەر لەونێک بۆ دەبێت سەرۆک ببینی دروست هەرو کاتەی من لە هەماردام و کەلوپەلەکان کۆنتڕۆڵ دەکەم لە نووسنگەی سەرۆکدا لە تەنیش میزێکدا میزێکی چکۆلەی خەشاودار هەیە لە سەریدا کەرەستەیەکی ئەلکترۆنیکیە سێ دانە ئانتینی هەیە لە پشتیدا قوپچەیەکی بچووکی هەیە لەسەر وایری کارەباکەوە لەگەڵ شتێکی وەکو پێنووس دەبێ پەنجە لەسەر ئەو قوپچەیە دانی نزیکەی 10 چرکە ڕایگری تا چراکان دەکوژێتەوە ئەگەر درەنگکەی من لە هەماردا دەمێنمەوە کامپیوترت بۆ خۆت ساز کردووە؟ کامران دەمت ببەستە وەرە دەرێ بڕوانە ئیمێلێکت بۆ گەیشتووە نەهێنیە بەروارەکەشی ئەمڕۆیە بڕۆ ناو فڵدەری سەرۆک لە دایری ئاسایشە ئەرێ دەبێت ڕادستی دایرەی ئاسایشت بکەین بۆ لێپێچینەوەی تایبەت پێم وایە هەڵەیەک ڕوویداوە من هیچ کێشەیەکی ئەم نیم نییە بڕێکەوە نەمنە بخير بتوا تواو جارێ داینێ هەلێرە تا باوکت دێتە خوار ئاخە لەبەرچی هەمووی یەکجاری دەخینە پشت ئەخە سویچەکە بەدەستی باوکتەوەیە ئەوە تەورم گرت ئەها زۆر باش باوکت نەهات سۆهیلا باوکمی دەستخەڕە کردووە تۆپەکەم پەیدا نەبوو قەیدی ناکات کچم ئەمڕۆ بەم تۆپە یاری بکە دوای خۆم تۆپەکەت بۆ دەدۆزمە نامەوێ من تۆپەکەی خۆمم دەوێت سۆهیلا کچم ئەمانە بە بەبیدە بە کاکت بیخاتە پشتەوەی ئۆتۆمبیلەکەت بڕۆ کچم هانێ کاکە بیدە بە من ئاگات لەمانە بێت تامەندێم باشە؟ باش بەحبا چە مرشکێک ببرژەنە من شیش و خەڵوزت هێنا؟ ئاخ خەڵوزم لەبێر چوو ئەی هاوار خێراکەی من نازانمە چه سەیرانی کە ئێمە دەڕۆین چی بووە؟ هیچ درەنگە سعات 11 دێبا درەنگ بێ مەگە بڕیارە کەسێک ببینین دەمانەوەی بڕین تیکەی نام خۆین و گەڕینەوە خۆ دەکەوین نیوە ڕۆیە ئیتر سۆیلا خانم وەرە کچەکەم ئەمەش تۆپەکەت تۆپەکەم دەستت خۆش بێ بابەگیان ئەمەش تو زەحمەت کێشە بیهێنە ئالۆ سەلامەتایی چۆنی؟ پێچی بابە لەگەڵ منداڵەکان دەڕێنە دەرەوەی شار سەیرانی بکەین چی؟ جارێکی دیکە بڵێ؟ تۆ دڵنیای؟ باشە شتێک ڕوویداوە؟ ئەوە هاتمە سەدێن
باڵێ نامەکە زۆر ڕێکوپێک و پسپۆڕانە سازکراوە. چۆن دەکرێت و نامەیە ساختە بێ؟ پێش منج منداڵەکانی بەشی کۆمپیوتەر دیویانە خوێندویانەتەوە پرینتیان لێگرتووە دروست بە پێوە بەرنامانەی بووە کامیشە گەیشتوت دەستمان بەبێ یەک تۆزە هەڵەیەک. لام ئەکسس پۆینتە دیارە بە شێوە وایلس کانێکت بە ئینتەرنێتەوە بووە دروستە؟ بەڵێ کۆڵێکیش پارەمان داوە کە ئاستی ئاسایشیمان لەسەرەوە بێ. دیوایسەکانتان لەکوێ داتانناوە؟ لە تەلیفۆنخانەی بەندیخانە چەندانێکیش لە بەشی ئیداری ئەوانی دیکەش بە وایر پێوەستی یەکتری. قوربان هێمنایەتی تۆڕەکەیان زۆر لەسەرەوەیە. بەڵێ پێم وانە بێ لێ ڕێگای کۆمپیوتەرەکانی نێوبەندیخانەوە شتێک ڕوودا بێ. منیش هەر ئەوە دەڵێم سەرگرد شتی وان ناگونجێ. هەموو لایکەکانی سێروەر دەبێت چاو لێ بکەین تێگەیشتی بە تایبەت هیچ وار ڕۆژی ڕابردوو خەریکم هەرەوە کارەکەم شتی وان ناگونجێ. ئەو کۆمپیوتەرە خستومانە دەست کازمی چەند جار کنترۆڵمان کردووە. کۆمپیوتەر خستنە بەردەستی کازیمی هەڵێکی تەواو بوو دکتۆر هەڵایکی تەواو. قوربان پێرێ سعات 11:43 دقیقە ژمارەك ئایپی کانێک بووم بە سەروەرەوە کە هەمویان لە ڕێگەی پۆرتێکی ئینتەرنێتەوەن. وتت ژمارێک بۆ وێنە چەندانە؟ 4 ئایپی. بەڵام هیچ کامیان چالاک نەبوون جگە لە یەکدانەیان. بزانە سیستەمەکەی چی بووە؟ مەکادرێس هەموو کارەنەوە کردویەتی. هەر ئێستا چەند کەس لە کارمەندەکانی ئەوە لە ڕێگای وایلسەوە کانێک دەبوون بە ئینتەرنێتی بەندیخانەوە؟ پێم وابێ نزیکەی 22-23 کەس. بەگەشتی چه زیانیارگەلێکتان لە تۆڕەکاندا دەکەنەوە بەش؟ چەند فۆلدێرێکە کە فایلی تێدا دەنێن بۆ یەکتری بۆ پرینت و ئێمە لێرە پێشێنگرتنی کاروبارەکانمان. قوربان سیستەم ئاملەکە XPە. مەکادرسی کارتی تۆڕەکەش دیارە بەڵام تا ئێستا ئەم ڕێنجوان نەدیت بوو. هیچ چالاکیەتی ئەوتۆشی نەبوو بەس سەری چەند فۆلدرێکی داوە و هەندێک فایلی هەڵگرتووە و فایلێکیشی داناوە. ئەرزم کرد ئەم خراپکاریە لە دەرەوە بووە. ئێمە لێرە هەر سیستمی XPمان نییە هەمویان ویستان یا سەوێنن. دروستە؟ ئاخر چۆن ئەم کاری کردووە؟ ئەو مەکادرس دیواسانەی کە 24 سیستمە پێوەستن پیانەوە ئەوانە چین؟ خێراکەن. قوربان سێ دانەی یەکەم F866 F2 تایبەت بە شەرکەی سیسکۆ. باش بگەڕێ بزانە شوێن نێم دیوایسە دروستە لەکوێدایە. قوربان دروست 7 دیوایسە مەکادرس یەکێکیانم وەرگرتووە و ریپۆرتەرم ساز کردووە. ئاکسس پۆینتی وایرلسی ناوەندی لە کامە بەشی ئیدارەکە داتانناوە؟ هەر لەسەر میزەکەمە لە پاڵ مۆنیتۆر. ئەمە؟ باڵێ باڵێ. ئەشتیاق خێرا لاکی فایلەکان ئەکسس پۆینت بە شێوەی سەربەخۆ چاڵ. باڵێ قوربان. قوربان ئەگەر لە بیرتان مابێ پێرێش هەموو سیستمەکانی وایردەس بەندیخانە پچڕا بوو کە هاوکارانی بەشی پاراستنی تۆڕەکەمان خێراتن و ڕێکیان خستەوە. سەیرە جەناب سەرگۆر. دروست ساعتی 11:32 دقیقە ئەم ئەکسس پۆینتە بە شێوەی فیزیکی ڕسەت کراوە کە هەڵ کراوەتەوە بە شێوەی پێشفەرز و حاڵەتی DHCP-دا. هەرو کاتە 4 سیستم پێ و لکاون و آیپیان لێ وەرگرتو. مەکادرسەکەش کە جێگومانمان بوو سیستمە XP-کە لە نێو ئەو 4 سیستمەدایە. ئەکسس پۆینت لە حاڵەتی ریپیتەر دەراتوە و لەبەر ئەوەیە ئەم دیوایسە ناوەندی بووە کانێک بووە بە تۆڕی ئینتەرنێتی بەندیخانەوە. ڕادەستیشی ڕاگەشتوو بە فۆلدەری شار و هەر لە ڕێگاشەوە نامەی سەختەی وەزارەتە دەسەڵاتی خستووە نێو فۆلدەری ئەو نامەیانەوە هەموو ڕۆژێ وەردەگیردرێن. بەیانیش کارمەندەکان هاتوون پرینتیان لەوە داوە بە ئێوە. بەم ڕاحەتیە. دروستە. ئەم مەکادرسەیە تەنیا یەک جاریش ئەویش بۆ 28 دقیقە و 34 خولەک کانێکت بووە بە ئینتەرنێت. بەڵام کامران زۆر خێراتر و گورستر لە 28 دقیقە و 34 چرکەیە. کازمی لەم کاتە لەکوێ بووە؟ دروست لە هەمباردا بوو. لە هەمار؟ کلیلی هەمار بەدەستی کێیە؟ بەرپرسەکەی بەڕێوەبەری بەشی ڕاژەکاریە لە هەر پۆستێکدا ڕادستی فەرمانبەری ئەو شیفتەی دەکات. گۆدانەیەکشی لای منە. ئەتایی بەڵێ سەردانی بەڕێوەبەری بەشی ڕاژەکاری بدە. بەچاوە. ئەو سەربازەش وە کامران لە بەندیخانە بردوتە دەرێ لەگەڵی قسە بکە بزانە شتێکی دەستەکەوێ؟ بەڵێ بەچاوە. فەرمون من یارمەتیتان. کاتێکم لە خزمەتاندام. من دەبێت حتمما لەگەڵ شاب هاشمی قسە بکەم. بەداخەوە شاب هاشمی ئێستا لە بەندیخانە نییە. نییە؟ یانی چی؟ هەر ئەو ڕۆژێکەوە هاتبوون لەگەڵ شاب هاشمی قسە بکەن لە شارێکدا کە هێشتا هەر نازانین چۆن بووە و لەگەڵ چیە بووە زەبرێکی قورس کەوتووە لە کاسەی سەری و ئێستا لە نەخۆشخانەیە.
اشتاق شای بخشێنە بە دەوروبەرت. باڵە قوربان. پێم وایە مۆدای نووسینگە ئێوە تایەرە کەمتر لە 200 متر بێ. نام پێوەوە مەبەست چییە؟ من دڵنیام ئەو هەر لێرە کاری خۆی کردووە. جەناب سەرگۆر CPU هارد کارتی گرافیک ڕام لە هەر کامیان پارچەیەک هەڵگیراوە. با حتممە جێگاکی دیکە کامپیوتەرێکی تەوا ساز کراوە. لێرە چەندی کامپیوتەری شکاو هەیە ها؟ شکاو نە ساغ و سەلیم. نا ئەمانە شکاون ساغیان تێدا نییە. اشتیاق باڵە قوربان. وەرە بزانم. باڵێ کامپیوتەرەکە لێرە دامەزراندووە. خێرەکە چاوی بخشێنە سەرامە. هەر بەم کەرەسەج لە شاویداوە گومانی تێدا نیە ئەمە خوێنی شاباشمیە. چیت کرد؟ جەناب سەرگۆر زیاتر لەو شتێوا دەمانزانی دەستمان نەکەوت. شکم بۆی دەچوو. وەرەوە نمونەگرتنی خوێن ببە. وەرە. پارچەکانی هەموو کامپیوتەرەکانی هێناوە لێرە کۆ چیت دۆزیەوە؟ ئەمە هەرۆ سیستەم عاملی XP تۆمار کراوە. لاک فایلەکەشی تەواو دەرەخات کە هانێک بگوای بە ئەکسس پۆینتی سەرەوە. ئەمە کارتی تۆڕەکە لەکوێیە؟ ئەمەیە؟ باڵە قوربان. دێ ئەمەش لەگەڵ خۆمە دەبین بۆی دارە. بە چاوان. ئەمەش فایلەکەی. کات بە فێڕۆمەدەم کوڕەکان. جەناب سەرگۆر هیچێ پاکی پاکە. خاوەنەکەی کییە؟ ئەندازیار ئەمیری سایدی 6 مانگ لەمەوبەر ئێرە کڕیوە تێکی بدا و شۆقە بکاتەوە. لێ پیچی نەوێ لێ بکرێ. هەر کەسیش پەیوەندی پێوە کرد و هاتوچی بۆ ئێرە هەبوو بیگرن. بە چاوان. هەموویان. بڕوانە. ئێرە شۆمینە هەیە؟ شۆمینە نا. کەوایە سەرێک ماتۆرخانە بدەمە گەرمە. بەڵێ. شتێکتان دۆزیەوە؟ ئێرە شوێن پەنجەی زۆری تێدایە. هاوکارەکانمان تا ئێستا 38 شوێن پەنجەیان دۆزیوەتەوە. 1000 دانیشتوێ دیسان هەمووی تۆمار بکرێ. باڵە قوربان. زۆر باشە. مەقاشێک بدە بە من. بەچاوە. خۆی بخۆ.
سەرکار عەباسی شتێکە دۆزیەوە؟ نەقوربانە هێشتا هیچ شتێکمان نەدۆزیوەتەوە. من هێدەشتم دۆزیوەتەوە. کاغەزە؟ بەڵێ ئەویشە لە تکە قوماشێکە. ئەمانە بنێرەمە تاقیگا. بەڵێ وسیلاتور بە فلش مۆمۆریەکی سادە و ساکار کە چیپساتەکان بۆ دەوردانەوەی درایڤەکانی پلەکەن پلی بەکارهێناوە. گۆڕینی درایڤ و مەگادس کار هەر کەسێک نییە. تەنیا پرۆگرامێکی بلیمەت دەتوانێت ئەنجامی بدات. چونکە فلش مێمۆری لە بنەڕەدا بۆ پاشەکەوتکردنی زانیاریە. جەنابی ئەندازیار پێتان وایەم کارەی بە تەنیا خۆی کردووە؟ نەخێر بەبڕوای منم کارەکاری گروپێکی پەنجکەسیە بریتی لە پرۆگرامێر، دابینکەری هاردوێر، دابینکەرێکی کەلوپەلی پێویست، ئەندازیاری پەیوەندیەکان و کەسێکیش کە لە شوێنی دروستی ئەکسس پوینت تەواو ئاگادار بە و توانوێتی لە کاتی خۆیدا بێتە ناو ڕستی بکات. ئێستا ئەگەر بە تەنیایە و کاری کردبێ ئیزن بدان با من شتێک ڕوون بکەمەوە. جەناب سەرگۆڕ من لێک هۆڵێنەوەم کردووە. داڕشتی ئینتەرنێتی بەندیخانە کابلیە لە نێو بناکانی شتا فیبری نووریە. تا ئێرە هەموو شتێک دروستە تا دەگەین بە بەشی ئیداری بەندیخانە. کە لە نزیکەی 3 ساڵ لەمەوبەر ئەکسس پوینتێکی لینکی سێکسیان بۆ پەیوەندان وایرلس داناوە. بەم لۆنە زۆر ئاساییە کە هەموو فەرمانبەران پێیان خۆشە تەکنۆلۆژیایکی نوێتر و پێشکەوتوتر بەکاربوون کە ئەویش وایرلسە. هەروایە دروستە کە تۆڕی ئینتەرنێتی بەندیخانە کابلی بەڵام سیستەمەکانی پەیوەندی هەموو وایرلسن. هەر ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە بیان هەوێت تۆڕی وایرلسی بەندیخانە پەرە پێ بدەن و دەستیان کردووە بە دانانی 7 ئەکسس پوینتی سەناتی کە لەسەر ئانتینی بە دیسیبلینی بان کاری ڕێپیدکردنی ڕۆتەری ناوەندی ئەنجام دەدات. بەم لەونە هەموو یوزەر و بەکارهێنەرێک دەتوانێت بە هاسانی دەستی بگاتە وایرلسی بەندیخانەوە. هەڵبەت چوونە نێو پۆرتاڵەکانی شەستەمە چونکە پەسوەرد و فایرواڵی پێشکەوت و ئاسایشی ئینتەرنێتەکەیان دابین کردووە. ئەگەری زۆرە وەک جاران لە پشتیم ڕووداوانە کەسێکی تایبەتی هەبێت. لێ کۆڵینەوەکانیم نیش هەرەوە دەسەلمێنێ. دوور نییە کە چەند کەسیش بن. پۆرتالی بەندیخانە بانکی زۆری هەیە کە هێشتاش هەر چارەسەر نەبووە. هۆکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هێشتا پارەی تیمی بەنامەنووسیان بە تەواوی نەداوە. ئەوانەی شوێژەنەکەیان نەگۆڕیوە. دووەم ئەوەیە کە ئێمە تا ئێستا پێناسەیەکی دروستمان لە تۆڕی وایرلسی بەندیخانە نەبووە. هەر بۆیە هەر کەسێک دەتوانێت دەستی بگاتە سیستمی شێری بەندیخانەوە و بتوانێت فایلی تێدادانە و فایل هەڵگرێت. کاتێک هەڵێک بە هەند ناگرین دەبێتە ڕووداوێکی ئاسایی. ڕووداوی ئاسایش دەبێتە یاسا. بەڵام خەڵی گرنگی دیکە کە کەمتر ئاور لێدراوەتەوە ئەوەیە. نامەکانی بەندیخانە زۆربیان بە شێوەی PDFن. پرۆسەی PDF کردنیش لە ڕێگای پرینتەوە دەکرێەوە. لەم پرۆسەیەدا بنەوەی هەموو نامەکان یەک IP و یەک پۆرت دەنووسرێ. کە ئەوەش دروست هەمان IP و پۆرتی پۆرتالەکانی بەندیخانەیە. و ئەوەش عیبێکی یەکجار گەورەیە کە زیندانیەکەم بە باشترین شێوە کەڵکیان لێوەرگرتووە. بەڵێ قوربان من ئەرشیڤی ئەلکترۆنیکی بەندیخانەکەم دیوە. هەروە کە جەنابی ئەندازیار فەرمووی ئەو نامەی کە لێرەیە دروست دوای نامەیە کە دادگا بۆ زیندانی نردوویە کە کاتێک لە ڕێگای پۆرتاڵیەوە پرینتکراوە IP پۆرتالەکەش لە ژێری نووسراوە. باڵێ جەمشید کاتمیش ئەو پەڕی کەڵکی لەم هەڵانە گرتووە. چووەتە نێو تۆڕەکە و فایلێکی بەڕێکراوی وەزارەتی ئەتەڵاعاتی هەرگرتووە. گۆڕیوی و ئاوێتە نامەکانی سەرۆکی کردووە. ئیتر شت پیان دەزیار. ئێمە توانیمان هەموو زانیاریەکان سەر لە نوێ بیان هێنینەوە. بەشی ئاسایشی بەندیخانە نەرم ئەمریکی میکرۆڕێکۆردەری لەسەر هەموو سیستمەکان دانابوو کە ئێمە لە ڕێگای ئەوە هەموو ئەو قۆناغانی کە زیندانی لە ئەنبار ئەنجامیدا بوو بینیمان. چاوی لێ بکەن؟ گۆڕینی نامەی نەهێنی وەزارەتی ئاسایش بە وێنە و ناوی خۆی. خاڵێکە سەرنج منی ڕاکێشاوە ئەوەیە کە بۆچی هاردەکەی تیانە بردووە. دڵنیا بکە ئامانجێکی هەیە. ئەوە بۆ هەر کارێک ئامانجێکی هەیە. ڕەنگە نیشانەیەک بەڵگەیەک شتێکی بۆ ئێمەدا ناوێ. دروست هەروایە. لەم خۆناغانەدا کە من خەرگم چێکم دەکرد بۆم دەرکەوت لە بنەوەی هەموو نامەکاندانا ئادرس و پۆرتێک هەیە کە لە بنەوەی نامەی نهێنی جەمشید کازمی هەندێک کارکتەر هەیە کە هەموو ئەم کارکتەرانە ئاوەزمەندانەیە جگەل یەکدانیان. کلێونێر ئەوە ناوی ڤایرۆسێکی بەناوبانگ نییە؟ دروستە. یەکێک لە تێک دەرترین ڤایرۆسەکانی کۆمپیوتەرە کە ئەم ڤایرۆسە یەکجار بیرمەندە. کلۆنێر. ماندوونێ. سپاس قوربان. دەنگ و باس. هەموو شتێک ئارام و هێوەرە قوربان. فەرموو قوربان. سەلام دکتۆر. چۆنە؟ سەلام سەرگورد. کاسێ سەری قەڵشیوە بەشێک لە مێشکی زەبری دیوە
دوای نەشتەرگەری ئەو دەڵەمە خوێناوی لە دەوری مەشکی کۆبوونەتەوە دەرمان هێناون ئیساش دۆخی تەندروستی خراپ نییە باشترە بووە. سپاس ماندوو نەبن. من لە ژووری کاری خۆمم ئەگەر کارێکتان بە من هەبڵێت دەکەن. پرسیارێک ئێستا کە کامران هەڵاتووە ئەم کابرا بە چ کارمەندێ؟ کەس ئەوەندە ئەم کابرای نازانێ هەنگاوی دواتری کامران چییە؟ دێ بۆ چەشنەکە تۆدەڵی کامران خۆشی باش دەزانێت کە شەهاب دەتوانێت بەدایانی زانیاری بە ئێمە تووشی گێچەڵی بکات. ڕاستە. هەر بۆیە هەر ساتێک ئەگەری ئەهۆی کە کامران بێتە سۆراغی. کەوایە دەبێت زۆر ئاگەمەند لێبێت. بابڕێ. سڵاو. تۆ بە خەبەری؟ مەگەر دەمتوانی بخەوم بۆ وەڵامی تەلەفۆنەکانم نادەیتەوە. نەکرا ببوورە یەکجار سرم خاڵ بوو زۆر گرفتار. نانت خواردووە؟ کۆرە نانی چی؟ چێشتەکەم گەرم ڕاگرت و ئێستا دەهێنم بۆت. ناخۆم وش دەگەن. من زۆر شتیام نییە هەرۆ پارویک بێ بەسە. باشە تا تۆ دەسوودەم چاو دەشەوی من دەهێنم. بێهروز باڵێ بە من ناڵێ چی بووە؟ چی بووە؟ هەرەوەی کە ئەمڕۆ نیوەڕۆ ئێمەت بەجێهێشت و ڕۆیشتی، هەرەوەی کە 100 جار تەلەفۆنم بۆ کردی وەڵامی من نادەیتەوە، هەرەوەی کە ئابم نیوە شەوە گەڕایتەوە بۆ ماڵ. بەسەیتە مژدەگیان تکات لێ دەکەم. بێهروز من باشت دەناسم، باش دەزانم کەی مێشکت ئاڵۆزە پەشۆکاوی. دەیە خۆشتێکی تازە نییە کارەی تر جاروبارش بۆ لۆنەوە پێمان خۆشە ناچێتە پێشەوە. چامان هەیە؟ خەریکم چێشتت بۆ دێنم. دەستت خۆش بێ ببوورە دەست و چاوت خۆش بێ. ئۆپەراسیۆنتان هەبوو؟ کەسێک کوژراوە؟ نەخانمە گوڵەکەی من. زیندانیەک هەڵاتووە. هەرەوە مەگەر تۆ بەرپرسی یان مەگەر لە دەستی تۆ هەڵاتووە؟ نا بەڵام پیاوێکی یەکجار پرمەترسیە. هەی هاوار دیسان دەبێ یەکسرە دڵ و گیانمان بلەرزێ. تۆ لەبەرچی؟ یانی چی؟ مەگەر دەکرێت تۆ شێوە و پەرۆژبی نیگەرانبی ئەو کات ئێمە دەزانیوە بیری چی کەوتمەوە؟ ئەو خوا غەزەب لێ گرتووە کە سۆهێلی کوڕمی دزی بوو. وای هەر کات ئەو ڕۆژانەمە بیردێتەوە هەموو گیانم دەلەرزێ. ڕاستیەکەی ئەمڕۆژ کە تۆ کتوپڕ لێتدا ڕۆیشتی هەرچی تەلەفۆنم بۆ کردی وەڵامن نەدایەوە لە ناکاو دڵم داکەوت. وتم نەکا خوا نەخواسە بەڵایەکت بەسەر هاتبێ. ئەمنی شەمڕەوە بیریەوە پیا و کوژە کەوتبوومەوە. جەمشیدی کازمی هەم من هەم هاوکارەکانم. چی لێ هات؟ ئاخری ئەدامیان کردیان نا؟ نا ئەدام نەکرا. دوێنێ بە فێڵێکی سێر و سەمەرە لە بەندیخانە هەڵاتووە. چی؟ ئەو لە بەندیخانە هەڵاتووە؟ کێدایە کێ لە بەندیخانە هەڵاتووە؟ ئەتۆی ڕۆڵە؟ ڕۆڵەگیان تۆ بۆچی هەستاوی؟ تینومە ئاوم دەوێت. تۆ بڕۆ بخەوە من ئێستا دەهێنم بۆت. دەبڕۆ بەسەرت کار.
بڕۆ سوار بە ڕۆڵەگیان. سوهیل دایکە ئەوەندە لێم هەڵمە پێچە هەوڵی بەیانی تووڕە مەکە ئەیتر ڕۆڵە بڕوانە دایکی من هەش خولێکی تر مترۆ دەگاتێ ئەگەر خێراتر بڕۆم دەگەمێ هەم خێرایە هەم جێ متمانەیە بۆ مەحتەر بووی ڕۆڵەگیان درەنگ دەکەونە بڕۆن سوار بە بڕۆ بڕۆ خودات لەگەڵ خودات لەگەڵ حتمما بابت دەبێ پێت بڵێنا بەیانی باش بەڕێ سەلام بەیانیت باش لەگەڵ راپۆرچیەکە قسەت بەڵێ قوربان ئەو تەواو پەشۆکا بوو وتی هەر کارێکی کردووە بە تەنیایی کردوویە نە لەگەڵ کەس قسەی کردووە نە لەگەڵ کەس هەڵسوکەوتی بووە تەنانەت چەند جاریش هاتووە لێ نزیک بێتەوە ڕێ پێ نەداوە بەس هەر دەمێنێتەوە ئەندازیارە شراقی ئەندازیاری چییە؟ پەیوەندیەکان توانی شتێکی لە دەرینی؟ نا وتی من تەنیا هەرچەند بابەتێکی تەکنیکیم فێر کردووە هەرەوە دڵنیام لە بواری کانێکبوو بە تۆڕ ئینتەرنێتی بەندیخانە کەڵکی لێ وەرگرتووە جەناب سەرگۆر سەرنج بدەن لە نێو کەلوپەلی بەجێماوە بەشێک لە نەخشەی خولگەی مەدار بوو کە دامان بە بەشی هێڵناسی ئەنجامەکەی دەریخست ئەوە دەسوخەتی ئەندازیارە شراقیە فێرکردنی چۆنیەتی سازکردنی پارچێکی ئەلکترۆنیکی ناتوانێت بە تاوان بێت تا ژمار هەویش دەڵێ من ئەندازیاری پەیوەندیەکانم زیندانیەک پرسیاری زانستیم لێ کردووە منیش وەڵام داوەتەوە بەڵێ ئەمە هەرە شتەیە کە ئەندازیارە شراقی وتی تر ئیتر ئەی دەڵاندنی بۆریەکان و بچی کاری بۆری و ماتۆرخانە و شتانە بەدەستی کۆمپانیایەکی نیوە دەوڵەتیەوە من پێشینەیە و کۆمپانیایم لێکدایەوە هەموو شتێکیان دروستە پەیوەندی کاریشیان لەگەڵ بەندیخانەی ناوەندی تەواو ڕوون و ئاشکرایە بەڵێ کوڕەکانی لەخی شوێنی تاوان کاری تێکدەرانە و دەستێوەردانی کەسێکیان لەم بەشە پشڕاست کردوێتەوە واڵی تر تەقینی بۆری و تێکشێوانی بەشی ئەداری بەندیخانە کاری خۆی بووە تا بەرپرسانی بەندیخانە بپەشۆکن و تەرکیزیان لەسەر پێ و شوێنگرتنی نامەکە لە وەزارەتی ئێتڵات نەمێنێ جا دیارێکیەوە بۆریە دەستکاری کردووە؟ نا بەڵام دەیدۆزمەوە قوربان جێگیری سەرۆکی بەندیخانە تەلەفۆنی کردەوە یەکێک لە زیندانیەکان دەیەوێت لەگەڵ پلیس قسەکات لەگەڵ ئێمە؟ بەڵێ قوربان بەڵێن بدەن کە ئاگاتان لە بنەماڵی من بێ لە بەرامبەر چی؟ کازمی ئەو ماڵ و منداڵی منی دۆزیوەتەوە تەنانەت شوێنی ئیشکردنی خێزانم خوێندنگەی کچەکەمی دۆزیوەتەوە هەموو شتێکیش سەبارەت بە ژیانی من دەزانێ باشە بەڵێن دەدەم نیگەران مەبن ئێمە نایهەڵین بنە ماڵەکەت بە تەنیا بن من یارمەتیمدا هەڵبێت تۆ یارمەتیدا؟ ئەرێ چلۆن ئەو ڕۆژێک کە بە لیستی پێداویستیەکانی کتێبخانە گەیشتمە خزمەتتان ڕابیرمە دەستم لەو کەرەسەیەدا یانە چی دەست لێدا؟ ئاخر هەڕەشەی لە بنەماڵم دەکرد تەنانەت بە منی وتبوو کە پێتان بڵێم کە نیازی هەڵاتنی هەیە خۆزگا منت ئاگادار دەکرد جەنابی دکتۆر چه سەعاتێک بوو؟ بڕیار بوو سەری سەعاتی 11 ئەو کارە بکەم جەناب سەرگورد ئێوە بەڵێنتان بە من داوە باڵێ لەسەر بەڵێنەکەیشم هەم ئێمە وەڵامی خۆمان وەرگرت جەمشیدی کازمی هاودەستی هەبووە بەداخەوە هاودەستێکی باش و جێی متمانە کاکەم ئێوە فەرموون مستۆفی
لە کۆڵینەوەی ئێمە بە لێپرسینەوە لە یەکی دوو زیندانی تا ڕادەیەک تۆکمە بووە. ئێستا ئیتر 0 تا 100 ڕێگای داڕێژان و جێبەجێکرانی پلانی هەڵاتنی جەمشیدی کازمی لە بەندیخانە بە تەواوی لە راپۆرت هاتووە. قوربان هەرەوە بار خزمەتان نابڵێم کە ئێمە لە بەندیخانە شیشێکمان دیوەتەوە کە کارناسەکانمان دەڵێن بڕینی ئەو شیشە بە پڕبەندێکی چکۆلە 2 ساڵ دەخایەنەوە ئەویش هەر ئەو کاری کردووە. یعنی هەر لە یەکەم ڕۆژەوە نەخش و پلانێکی درێژماوەی هەبووە. کەوایە داخوازەکەیشی بە پێی بەرنامە قوربان وایە سێرە دەڵێن هەندێک جار بەزەیت بە گوردا بێتە وەرزێکی بەرخت بۆ هەڵدڕیوە. زۆرێک لە زیندانیەکان دانیان بەوە داناوە کە پارەیان لە جەفشی دۆرگرتووە. وا دیارە پێش گیرانی لە چەندین جێگای جۆر بە جۆری شاردا پارە و کارتی بانکی شاردووەتەوە. زۆر سێرە. ئەی هەنگاوی دواتر چیە سەرگورد؟ ئەوەی کە بزانێ هەنگاوی دیکەی چییە کارێکی سادە نییە جەناب سەرنگ. ئێستا تەنیا شتێک بە دەسمانەوەیە شوێنی ڕادەستکردنی جەمشیدە. ئێمە هەموو تەرکیزمە خسۆتە سەر و ماڵ. باشە سەرگورد. تەنیا ڕابردووی لەبیر مەکە. هەندێک جار گەڕان لە نێو یەغانی کۆندا شتی تازە دەخاتە دەستت. بەچاوە. قوربان ڕۆژنامەی پێویستان لە سیسمدایە. سپاس. بۆ مەرجە هێشتا بەم شێوازە بێت. بەڵێ بە لە چاپدانی ئەم وێنەیە بەکردەوە پێی دەڵێن چەندە گرنگە بۆمان. بۆ خەرێکین کارێک دەکەین کە سەر و سیما شۆناسی خۆی بگۆڕێت. دروستە. ئێمە ئێستا ئیتر دەبێت لە دووی جەمشیدی کازمی بگەڕین کە بە ڕواڵەت و شۆناسی تازەیە. ئەنجامی سیمانیگاری و فەمانبەرە ساختەیە دەستگای ئەمنیە بوو بەچی ئامادە بەڵێ ئێستا دێنێرم بیبینن. قوربان ناوی جەمشیدی کازمی هێشتاشە لە ڕیزی ئەو کەسانەدایە کە مافی چوونە دەرەوەیان نییە، بەڵام من وێنە و زانیاریەکانیم نردووە بۆیان تا نەتوانێت بە شۆناسێکی دیکەەوە بچێتە دەرەوە. زۆر باشە. فەرمایشی دیکەتان نییە؟ لەسەر ئیزنت. ئامادەیە فەرموو. هیچ پێشینەیەکی شتێکتان لێ دۆزیەوە؟ هیچێک. داوای یارمەتیمان لە دەستگا ئەمنیەتیەکانیش کردووە. کەوایە دەبێت ڕاوەستین بزانین ئەو کەی دێتە مێدانەوە دوای ئەوە وەدووکەوین. بەڵام جەناب سەرگورد کازمی بەلای کاری کەمبایەخەوە ناچێت، دەبێت لە گۆڕەپانە گەورەکاندا بە دوای بگەڕین. وەکو کوێ؟ وەکو بازاڕی دۆلار زێر بە سرنجدانی ئەوەی کە لە پێشینەیدا قۆڵبڕی لە سەرافیشدا هەیە. بزانم ئاگاداری نامێک ئامادە بکەن بۆ هەموو سندیکای زێرفرۆشان و سەرافیەکان کە هەر مامەڵەیەکی بانی 100 میلیۆنیان کرد خێرای ئاماگادار بکەن و دروست بوونی گواستنەوەی پارە و شوناسی کڕیار دەبێت لە لایەن ئێمەوە پشتڕاست بکرێتەوە. حاڵیت بوو؟ بەچاوان.
هەشتیاق راپۆرتەکە تاقیگە بوو بەچی لێرەیە قوربان شوێن پەنجەگەلێکە لەو ماڵەدا پێدامان کردووە هیچ پیشێنەیەکیان نییە کەلوپەلی سوتاوەکە چی جگە لە جلوبەرگ و پێڵاوی بەندیخانە ڕادەیەکی دیکە دۆزراوەتەوە کە بەهۆی سووتان هیچی لێ بەدی ناکرێت بە تاقیکاریش بەدی ناکرێەوە بەس لە تەکاغەزە لە یەکێک لە ژوورەکان دۆزراوەتەوە کە بە پێ ئەنجامی تاقیگە بەشێ لە پسولەی کڕینی خۆراکە باشە هەموو ڕێستۆرانەکانی ئەو گەڕەکە بگەڕن وێنەی کابرانیش بە هەموو نیشان بدەن بزان ئەو یانلا دۆروبەرە دیوە یاننا خێرا بە چاوان قوربان جناب سەروان عەزیزی باڵێ قوربان پێی جۆری حاڵی شەهابی هاشمی لە بە نەخۆشخانە چاوان هەرێستا بڕۆ بزانم سۆیلە ئەمە چ کارێکە ئاغا سۆیل چی کارێکە دایگیان یعنی ئەو نازانن من نازانم ئەوەی کە منداڵێک لەگەڵ باوکو دایکی بچێ بۆ خوێندنگە و بێتەوە چه ئایبێکی هەیە زۆرش ئایبە تۆ خەریکە داڵی منداڵ من خۆ منداڵیم کەوایە پێویستمەوە نییە کەس ئاگای لە من بێ قەیدی چی دەکا دایکم ئێمە ببات و بمانهێنێتەوە تۆ بێدەنگ منداڵی هیچ نازان بەڵام تۆ دەزانی ئەرێ ئەم کردەوە و ئاکارە ئێستا لەگەڵ دایک و خوشکە دەیکە دروستە شەو کە بابت هاتەوە بە ماڵ من ئەم قسە باسەیەک لا دەکەمەوە خۆی ئەم کارەی خستۆتە ئەستۆی من خۆشی دەبێ بڵێ کە من دەبێت چی بکەم ئەگەر وتی تۆ بە تەنیا بڕۆی و بێتەوە باشە من هیچ قسەیەکم ئەگەریش باوکم قبوڵ ناکات من ئیتر ناچم بۆ خوێندنگە بێروس گیانە سۆهیل هێشتا بەخەبەرەها ناتەوێت قسەی لەگەڵ بکەی با ئێستا هەڵدەستم دەڵێم پێی نەڵێ کامران لە بەندی خەناڵاتوە نەخانم ئاگام لێیە ئازانم لەم ڕۆژانەدا زۆر قەڵس و تووڕەیە کوڕەکان هەر لەم تەمەنە داوایان لێ دیافرەت تۆ ئەوەندەنی گەران مەبە سۆیل گیان کوڕم بەخەبەری بەڵێ باوکە فەرمونە ژوورە بۆ نەخۆتووی خەریک بووم کتێبم دەخوێندەوە تۆ ئەگەر وابێ خۆ بەیانی ناتوانێت زوو لە خەوەستی سبەی ناڕۆم بۆ خوێندنگە مەگەر خوێندەکە داخراوە دا نەخراوە خۆم نامەوێ بڕۆم بۆ خوێندنگە کاوە جا لەبەر چی؟ حتمما دایکم پێی وتووی تر دەیەوە ئێمەوە کۆرپە چکۆلای ببا بۆ خوێندنگە و بمان هێنێتەوە دەترسی گۆرگ بمان خوات تێ خەیریشی دەکا بەیانی زوو کە دایکتان دەچێت بۆ زانکۆ ئێوە دەبات و ئێوەش دەهێنێتەوە باوکە دەبمەگەمە و گاڵتەی منداڵان ئەوانە هەل لە خودای نەشتێکی وابن و دەستکەنە غەشمەرە سۆیلگیان هەر کەسێک شێوازی ژیانی جیاوازە ئێستاش ڕەوەشی ژیانی ئێمە بەم لۆنەیە کە دەبێت دایکتان فتان بۆ بتان هێنێتەوە باوکە وەرە قسەی سێبی بکەین من ئێستا خوێندکارێکم لە پلێ ناوەندیدا بە بڕوای ئێوە ئەگەر جنایەتکارێک پەلاماری من بدات من خۆم باشتر دەتوانم بەرگری لە خۆم بکەم یا دایکم تازە ئەگەر دایکم لەگەڵم بێت دەست و باڵی من دەبەستێتەوە تەواوی قسەکان ڕاستە کوڕەکەم باڵام ئەوە خەیاڵی دایکت ئاسوودەترە دەتەوێت بڵێم هێزێکی پۆلیس بتان بەوە بتانهێنێتەوە ئەوەی تر خراپتر لە ژێری ڕێوشنی توندیامنی باوکە بۆ مەگەر چی ڕوویداوە زندانێک لە بەندیخانە هەڵاتووە ئێستا دەبێ بنەماڵی هەموو پلیسەکان بەکەمە بێن و بڕۆ ئەرێ کوڕەکەم ئەگەر پێویست بێ هەرم کارە دەکەین ڕەوەشی ئێمە ئێستا ئاسایی نییە لانیکەم هی ئێمە بەلەونی قسە دەکەی هەڵی کامران لە بەندیخانە هەڵاتووە تۆ ئاوا بیر بکەوە ئەم ڕۆژانە بۆمان باشترە کە دایکت بتانەوە بتانهێنێتەوە ئێستا من پێ دەڵێم دوورتر لە خوێندنگە دادبەزێنێ کە منداڵەکان نەتبینن گاڵتت پێ نەکەن باشە ڕازی بووی هەرچێوە بڵن بچاوە هەر بژی کوڕەکەی خۆ ئێستا بخەوە و بیریشی لێ مەکەوە